لە ماوەی یەک هەفتەی داهاتوودا دادگای فیدراڵی لەبارەی 3 سکاڵای هەرێم کۆ دەبێتەوە بەهۆی ئەو ستەمەی کە چەند ساڵێکە دەسەڵاتدارانی هەرێم لە موچەخۆران و چین و توێژە جیاوازەکانی دەکەن، هەمووان ڕوو لە بەغداد دەکەن بۆ وەرگرتنەوەی مافەکانیان. بڕیارە لە ڕۆژی 24 کانونی یەکەم واتە یەکشەممەی داهاتوو دادگای باڵای فیدراڵی عێراق دوو دانیشتن لەسەر پرسە گەرمەکانی هەرێمی کوردستان ئەنجام دات و گفتوگۆی یاسایی لەسەر چەند دۆسیەیەکی پەیوەست بە موچەخۆرانەوە بکات. یەکێک لە دۆسیەکان کە بڕیارە دادگای باڵای فیدراڵی گفتوگۆی لەسەر بکات سکاڵایەکی چەند مامۆستایەکی ناڕازی هەرێمی کوردستانە کە لەسەر سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی ماوە بە سەرچووی هەرێم تۆمار کراوە و داوای گێڕانەوەی مافەداراییەکان و جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق پەیوەست بە موچەخۆرانەوە دەکەن بە شێوەیەک 30 ڕۆژ جارێک وەک موچەخۆرانی ناوەڕاست و خواروی عێراق موچەکانیان وەربگرن. هەروەها داوایەکی دیکە کە لەسەر سەرۆکوەزیرانی ماوە بە سەرچووی هەرێم و هەردوو وەزیری دارایی لە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و عێراق تۆمار کراوە. تێیدا داوا کراوە دادگا بڕیار لەسەر نادەستوری بوونی ڕاگرتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بدات کە ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێم بە نایاسایی پلەبەرزکردنەوەکەی ڕاگرتووە. ئەمە جگە لەوەی لە 27 ئەم مانگەدا دادگاکە دانیشتنێکی دیکە لەسەر یاسایی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و کورسی کۆتاکان ئەنجام دەدات. لەم ساڵانەی دواییدا زۆرینەی چین و توێژەکانی هەرێم ڕوویان لە دادگاکانی بەغداد بە تایبەت دادگای فیدراڵی کردووە بۆ وەرگرتنەوەی مافەزەوتکراوەکانیان لە حکوومەتی هەرێم. ئەمەش نیشانەی بێئومێدبوونی هاوڵاتیانی هەرێمە لە حکوومەت و تەنانەت لە دادگاکانی هەرێمیش. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم بە نایاسایی و نادەستوری چەندین هەنگاو و بڕیاری دژی ماف و شایستەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم داوە، لە نمونەی بەناوپاشەکەوتی موچە و لێبڕین و نەدانی هەندێک موچە بە تەواوی و ڕاگرتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و نەدانی مافی خانەنشینان. هەرچەندە چەندین جار چین و توێژە جیاوازەکان بە ڕێگەی جیاواز لە گردبوونەوە و خۆپشاندان و بەیاننامەدا هۆشداریان داوەتە حکوومەتی هەرێم بە گەڕاندنەوەی ئەو مافانە بۆیان، بەڵام کابینەی نۆیەم بەردەوام بووە لەسەر پێشێلکردنی مافی موچەخۆران و خانەنشینان. ئەمەش وای کردووە بە ناچاری ڕوو لە بەغداد بکەن بۆ وەرگرتنەوەی مافەکانیان. ساڵێک لەمەوبەر دادگای فیدراڵی بڕیاری لەبارەی هاوتاکردنەوەی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق دەرکرد و هەرێمی پابەند کرد بە جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو. بەڵام تا ئێستا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕیارەکەی جێبەجێ نەکردووە و یەکێتی خانەنشینانی کوردستانیش ڕایگەیاند. جارێکی دیکە سکاڵای یاسایی لە دادگایەکی تایبەت بە جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی تۆمار دەکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی کە فراکسیۆنەکانی خۆیان دانەری سەرەکی یاساکانن لە پەرلەمان کەچی یەکەم کەس خۆیان پابەند نابن بە جێبەجێکردنیان. پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە پێدانی مافی موچەخۆران و ڕووکردنە دادگاکانی بەغداد هێندەی دیکە پێگەی هەرێم لاواز دەکات کە بەرپرسیارەتی ئەوەش لە ئەستۆی حیزبە دەسەڵاتدارەکاندایە.